مسلمانانی بەڕێز لە وتاری ئەمڕۆمانە باز لە مەرجی حوتەمی لا إله إلا الله کەین کە بریتیە لە القبول وەرگرتنی کەلیمەی تەوحید کەلیمەی یەخواپەرستی بە زمان وەری بگرە بە دڵت بە لاشت. قبول دژی ڕەتکردنەوەیە. کاتێککە پێغەمەری خوا صلی الله عليه وسلم بانگی سەرانی قوڕەیشیە کرد وەرن بڵێن لا إله إلا الله، ئەوان پشتیان هەڵە کرد. إنهم كانوا إذا قيل لهم لا إله إلا الله يستكبرون. لسورة الصافات آياتي 35 ئەوان بەڕاستیەکەی کاتێ پێیان بوترایە بڵێن هیچ خوایەک نییە، هیچ پەرستراوێک نییە بپەرسترێت بە حەق، تەنها زاتی ئەڵڵا هەیە، پشتیان هەڵە کرد. خۆیان بە گەورە زانی، خۆیان نابینیەوە لەوەی کە تەنها ئەجەعەلە الئالیهەتە ئیلاهەن واحیدە، ئەو هەموو خوایە و ئەو هەموو بوتە و لات و عوزا و ئەمانە ببن بە یەک خوا تەنها ئەڵڵا بێ. ئینە هذا لەشەیء عوجاب، شتێکی زۆر سەرسوورهێنەرە. لە ئاەتەکانی ترا لە سوورەتی فورقانە دەڵێن بڕۆن ئارام بگرن لەسەر بتەکانی خۆتان. کەواتە قبول و وەرگرتنی لا إله إلا الله وەیە بە زمان بڵێ لا إله إلا الله، ماناکەی بزانە لە دڵ تا جێگیری بکە، بە لاشەش هەوڵ بە لا إله إلا الله بدە. خەڵکانێکی زۆر هەن لە ناو خۆمانە، لە کۆمەلگای خۆمانە، ئەڵێن ئێمە شەڵێن لا إله إلا الله، بەڵام عەمەلیان نییە. ئیسفادەیان پێگەێنێ بۆ ڕۆژی قیامەتیان نەخێر، تەنها بە نوێژنەکەرەکەیان پەنا بەخوا ئەچنە جەهەنەمەوە. کەواتە هەر کەسێک گوتی منیش مسلمانم، نوێژەکەی نە، عیبادەتی ترەکەی نە. پێتان وایە کەسێک نوێژ نەکا شەو نوێژ بکات نەخێر نایکا، کەواتە پێڵێن تۆ لە دایری ئیسلامانیت. اینجا ئەم قسە زۆریان پێ ناخۆشە، بڵێ لە دایری ئیسلامانی زۆری پێ ناخۆشە. دەیفەرموو لا إله إلا الله کەت مەزبوط بێت، نوێژەکانت بکە، شعائرەکانی تریش فاتقوا الله ما استطعتم، بەبێی توانە تەقوای خوا بکە، تۆ موسڵمانیت. هیچ عەمەلێکت نییە بە موسڵمانە ژمار ناکری. قولوا آمنا بالله وما أنزل إلينا، بڵێن ئیمانمان هەیە بە رب العالمین، بەو قورآنەی کە دابەزیوە، بەو کتابانی پێشووتر کە هاتوون، ئیمانمان بە پێغەمبەرانەیە. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون، ئیمانمان بە پێغەمەری خوایە صلی الله عليه وسلم، ئیمانمان بە پێغەمبەرانی ترەیە، ئیمانمان بە قورئانەیە، بە کتابە ئاسمانەکانەیە. هەر شتێک لەلایەنی خوا و پێغەمەری خواوە صلی الله عليه وسلم پێمان وترا بێت باوەڕمان پێیە. کەواتە ئەگەرەتەیە بزانی لا إله إلا الله کەت قبوڵە، ئەگەر بە زمان ئەیڵێیت، نەک وەگەو کەسانی ڕۆژانە 100 جار ئەڵێن لا إله إلا الله، بەڵام لێیان قەومێ حەزرەتی غەوزاوارە، شێخ عەبدولقادری گەیلانی هاوارە، کاگە ئەحمەدی شێخ فریام کەوە، قەبر نامێنێ سەریان پێ ناکرد با و باپیرانمان زۆربەیان. ئەوە زۆرێک لە بەڕێستانە بێ شایەتیەوە بدەن خەڵکی ئێستا بێ سوپاسی خوا بکە کە بیر و باوەڕی پاک بۆتەوە. هێندەی ئەترسان لە شێخێک، لە مەرقەدێک، لە بتێک سوێن بەخوا ئەمنە لە ئەڵڵا ناترسا. ئەیان ئەم شتا خۆی ناوی خۆیان لێ نانەیە خوان، ئەڵێن بەسەری فڵان کەسەی خۆی لا إله إلا الله یەکسەر چۆکێشکە، چونکە لێ ترسا، چونکە پێی وایە ئەم عەبدە کە پڕسکی لە پیسیە لای ئەو خوایە، ئەگەر بەخوای نازانێ نابێ لێی بترسیت.